سەبارەت بە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن ئێمە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوام جەخت لەوە دەکەین و هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێت و لە ڕەشنووسی دەستوریشە نوێنەرمان لەوێ پێمان ڕاگەیاندووە کە داکۆکی لەوە بکات لە دەستوری کوردستانە ڕۆژێک دیاری کرێ بۆ هەڵبژاردن ئیتر جێگیر بێ و کەس قسەی تێدا نەکات. سەبارەت بەوەی کە کۆمیسیۆن لە نێو خۆیانە بە دەنگدان دیارە 4/5 بڕیاریان داوە بڕیارەی لایەنە سیاسیەکان کە کۆبوونەوە ڕۆژی ڕفراندومیان بە 25 نۆ دیاری کردووە ئەو بۆ خۆیان بڕیاری خۆیانە. ئێمە هەرو تێبینیانەی کە وەکو لایەنێکی سیاسی لەسەر ئالێت و میکانیزم و شێوازی بڕیاردان و ڕۆژ دیاریکردن بۆ ڕفراندۆ و تومانە ئێڵینەوە لەسەری بەردەواوە. ئێمە بۆ هەڵبژاردن بەشدارین و لیژنەی باڵای هەڵبژاردنەکانمان دەست بەکار بووە و سەرۆکی لیژنەی هەڵبژاردننی ئەمەش مامۆستا عەلی باقیەوە.